نيابة عن الشعب. چەند جارێکە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەوڵی کۆبوونەوە بۆ پێکهێنانی لیژنە سیادیەکان شکست دەهێنێت. لایەنە کوردیەکان بە کۆی دەنگ ناڕازین و داوا دەکەن پشکی کورد لە لیژنە گرگەکاندا پارێزراو بێت. بۆ مەبەستەش بایکۆتی کۆبوونەوەکانی پەرلەمانیان کردووە. لە ئێستادا جۆرێک لە تەقسیم کراوە دابەشکردنی ئەندامان کراوە بەسەر ئەو لیژنانە کە بریتە لەوەی ئەبێ پێکهاتەی کورد تەنها 3 کەسی هەبێ لەو لیژنانە، پێکهاتەی سونە 5 کەس و پێکهاتەی شیعەش دەوای 11 کەسەکەن بە اعتیباری ئەوەی لیژنەکە کەمترینی 7 بۆ 7ەیە و 2 کەسیش لە سەلاحەتی سەرۆکی پەرلەمانە. بۆیە ئێمە وەکو هێزە کوردیەکان ئەو تەقسیم بەنیەمان قوبوڵ نەکرد بۆ ئەو داوەشکردنەمان قوبوڵ نەکرد. بۆیە وتمان بە هیچ شێوەیە ئامادەی کۆبوونەوەکانی ناو پەرلەمان نابین، ئەبێ ئەو بابەتە تعدیل بکرێت. لانی کەم ئێمە لە دەورەکانی پێشوە هەمیشە لە 4 کەس کەمترمان نەبوو لە لیژنە گرنگەکانە، لە لیژنەکانی ئەلفا وەکو لیژنەی مالی، لیژنەی قانونی، لیژنەی نەزاها، لیژنەی نەوت، لیژنەی تەختیتی استراتیجی. هەموو ئەم لیژنانە پێویستمان بەوە هەیە لانی کەم 4 ئەندام کە کورد بن لەناو ئەو لیژنانە بن. بایکۆتی دانیشتەکانەکەین بۆ ئەوەی ئەو بابەتە تێنەپەڕێەوە. ئەگەر ئەو بابەتە تێپەڕێ واتە مەفهومی مەبدەئی شەراکەت لە پرۆسەی سیاسیە خەلەلی بۆ دروستەبێت کە لە عێراقدا لە یەکێک لەو شتانەی کە لەسەر 3 بنەما عێراق دامەزراوە تەوازن تەشارک لەگەڵ تەوافق، هەم تەوافق تێکەچێ هەم تەوازن تێکەچێ. بۆیە ئەوانیژە بێ ڕەچاوی ئەوە بکەن و پێم وایە مەسیجەکەمان گەیشتووە. پەرلەمانتارێک دەڵێت لە خولەکانی ڕابردوودا لانی کەم 4 لیژنەی سیادی و سەرەکی پەرلەمان بەرکورد کەوتووە، بەڵام لەم خولەدا ویستێکەیە کە تەنیا 3 لیژنەی سیادی بەرکورد بکەوێت. ئەمەش تەواوی پەرلەمانتارانی کوردی یەک خستووە و بایکۆتەکەی ئەوانیش پرۆسەکەی پەک خستووە. بە کوردیش داوای حەقی خۆی دەکاتن و لەبەر هەندێک جەلسەوە کەس ناچتە ژۆرە بۆ ئەوەی کە ئێمە وەکو کورد و خودیشی سنیش وابزانم ناچتە ژۆرێ و ئەوانش داوای حەقی خۆیان دەکەن کە لەسەس مەشکەمە چونکە لە جانەکان کەم کرایتەوە فەلەو حالەتە احتیمالە عەدەدی ئەوەشمان کەم بکرێتەوە. ئەوان بە پێی بیرۆکەی خۆیان دانەوێتن عەدەدی لە جانەکانیش کە وەکو بدەنە حسەکانیش کەم بکەنەوە بە دڵنیاییوە. تۆ ئەگەر 4 لیژنەی سیادیت هەبێتن دەسەڵاتی کورد پێگەی کورد بە قووەتر دەبێتن. عێراق بە خۆناغێکی سەختی سیاسی و یاسایی داتێتەپەڕێت. سەرۆکۆمار و سەرۆکۆزیران کاربەڕەکەرن و پەرلەمانی 6 تا گرەی هەڵبژاردننی لیژنە هەمیشەیەکانی خۆی بۆ نەکراوەتەوە. فڕاکسیۆنە کوردیەکانش جەخت لەوە دەکەنەوە بەردەوام دەبن لە بایکۆت و باشداری نەکردنی کۆبوونەوەکانی پەرلەمانی عێراق تا ئەو کاتەی داواکەیان جێبەجێ دەکرێت. 31 من النظام الداخلي المصوت عليه فيعتبر سار المفعول في حالة وجود تعديلات مسبقة.